ئازیزانم سڵاوتان لێوێ ساعت حوتە و لە کورسات تەندروستیەوە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گرنگترین و باشترین بڕگەکانی تەندروستی ڕۆژ. سڵاو لەبێ ڕاستان. سڵاو لەبێ ڕاستان. تەندروستی چۆنە؟ زۆر باش باشە. زۆر باش. سڵاتان لەبێ خۆشەویستانم، هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. ئەمێ وارێژ گەڕاینەوە خزمەتتان، هیواداری میوانێکی تری ڕۆحسووکی ماڵەکانتان بین. بە بابەتێکی جیاواز و بە کۆمەڵێ بڕگە و بابەتی فرەچەشن و کۆمەڵی هەواڵی تایبەت و هەواڵی دڵخۆشکەری شتانەیەینێ ئەمڕۆ. جاڕاستان پێم لە سەرەتا وەزع چۆنە؟ لەخوا بەزیێ زۆر باشم و هیوادارم بەگشتی هەموو لای تەندروستیان باش بێ، هەموو لای ڕاحەت بێتن لەگەڵ و ژیانی دوای ڕەمەزانە و تێک چوونی باری خەو و کۆمەڵی خواردن سەر وردە هات بێتنەوە تای بە شێوەیەکی گشتی. و ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی پێشوو تەوەرێکی دیاریکراوەمان نییە، بەڵکو تەوەرە دیاریکراوەکەمان بریتیە لە گرنگترین باسەکانی ڕۆژ، ئەو نەخۆشیانەی کە بە نەخۆشی سەردەم ناسراون، یعنی ئەو نەخۆشیانی کە بەداخەوەسە بەشێکی زۆری ماڵان یەکێک لە ئەندامەکانی خێزانەکان هەیەی بە دیاریکراوی باسی نەخۆشیەکانی شەکرە و بەرزی فشاری خوێن و نەخۆشیەکانی دڵەکەم. هەمیشە زۆر گرنگە باز لەم نەخۆشیانە بکرێت لەبەرەوەی هەر نەخۆشیەک ئاماری بەرز بێ پێویستی بە ئاگادارکردنەوەی باشتر و خۆپارێزی باشتر هەیە. کۆمەڵی هەواڵی تایبەتمان ئامادەیە سەبارەت بەم نەخۆشیانە سەبارەت بم باسانە بە دوو دروشتیە چینە ناو هەمویان و باس لە باشترین ڕێگەکانی خۆپارێزیشتان بۆکەین. جاڕاستان وەک خۆشە ئاماژە و پێیا باز لە کۆمەڵی گشتی کۆمەلگا و ڕۆژانەی ژیانی هەر تاکێکمانەکەین کە هەر تاکێک لە شوێنی خۆیەوە پێویستی بەو شتانەیە کە ئەمڕۆ باسیەکەین. بۆ نمونە هەر لە وەرزشکردن، هەر لە خەوتن، هەر لە خواردن، هەر لە جۆرە نەخۆشەکانی کە ڕاستان باسی کرد، ئەمڕۆ بە وردەکاری ئەچینەنەوە ئەمانەوە بزانین سوودەکانیان چییە و چۆن ئەم وەرزشە چۆن خواردن بخۆین یا خواردن کاریگەریە کاتە سەر ژیانی ڕۆژانەمان. زۆر هەواڵی تایبەت و زۆر بڕگەی تایبەتمان بۆ ئامادەکردون لەگەڵمانە. جا ئەمڕۆ لەگەڵمانە بن. جا ڕاستان هەواڵی یەکەممان باز لە چیەکەین؟ هەواڵی یەکەمان باز لە وەرزشەکە. وەرزشێکێک لەو شتانەی کە بەشێکی زۆری خەڵگەڵێ کاتم نییە بیکەم، بەشێکی زۆر لێ تااقەتم نییە، هەیە لێ بەهۆی ئازاری پشت و ئازاری قاچەوە نایکەم. بابزانین تازەترین توێژینەوە وەختێکی بۆ دیاری کردوین سەبارەت بە وەرزش. ئەڵێ لە هەفتەیەکە تو ئەمەنە دەقە وەرزش بکە بۆ تۆ بەسە. بابزانین ئەو بڕکاتە چی و چۆنەکرێ پێکەوە باشین لایم هەواڵ. توێژینەوەیەکی نوێ و بەرفراوان کە لە گۆڤاری پزیشکی جەهاما بڵاوکراوەتەوە و لەلایەن زانایانی نەخۆشخانەی گشتی ماساچوسێتس و وەزانکۆی هاروارد ئەنجامدراوە، گۆڕانکاریەکی بنەڕەتی لە تێگەیشتنی ئێمە بۆ وەرزش و بۆ تەندروستی دڵدروستەکە. ئەم توێژینەوەیە لەسەر زیاتر لە 89,000 کەس ئەنجامدراوە. بۆ ماوەی چەندین ساڵ چاودێری وردی چالاکیەکانیان کراوە. دەریخستووە کە ئەنجامدانی وەرزش تەنها لە 1 یان 2 ڕۆژی کۆتایی هەفتەدا هەمان سوودی تەندروستی هەیە وەک لەوەی وەرزشەکە بەسەر هەموو ڕۆژانی هەفتەکەدا دابش بکرێت. ئەنجامەکان دەریان خستووە کە ئەو کەسانی لە کۆتای هەفتەکەیە وەرزشی چڕەکەن مەترسی جەڵتەی دڵیان بە ڕێژەی لە سای 27 و مەترسی سستی دڵیان بە ڕێژەی لە سای 38 کەم بۆتەوە. ئەمە ژمارەیەکی هاوتایە لەگەڵ ئەو کەسانی کە ڕۆژانە وەرزشەکەن. زانایان ڕوونی دەکەنەوە کە مەرجی سەرەکی بۆ بەدەستهێنانی ئەم سوودە ئەوەیە کە کۆی گشتی وەرزشەکە لە هەفتەیەکە بگاتە 150 خولەک لە چالاکی مامناوەند بۆ بەهێز. جا ئەم دۆزینەوەیە وەک مژدەیەک وایە بۆ ئەو ملیۆنان کەسی کە بەهۆی جەنجاڵی کار و ژیانیانەوە لە ناوەڕاستی هەفتەدا کاتیان نییە. ئامارەکان نیشانی دەدەن کە لە ئێستادا زیاتر لە 1.4 ملیار مرۆڤ لە جیهاندا بەدەست کێشەی تەمەڵی جەستەیی یان نەجوڵانەوە دەناڵێنن. ئەمە ژوای کردووە ڕێژەی نەخۆشیە درێژخایەنەکان بە شێوەیەکی ترسناک بەرز بێتەوە. توێژەرانی بەشداربوو لە توێژینەوەکەیە ئەڵێن گرنگ نییە کەی وەرزشەکەی، گرنگەوەیە کە جەستت بجوڵێنی، چونکە چالاکی جەستەیی ئەبێتە هۆی کەمکردنەوەی هەوکردنی خوێنبەرەکان و ڕێخستنەوەی کردەی زیندە چالاکی. جا ئەم توێژینەوەیە کۆتایی بەو بیرۆکەیە دەهێنێت کە دەبێت ڕۆژانە وەرزش بکرێت بۆ مانەوە بە تەندروستی. ئەگەر تەنها ڕۆژانی پشوش وەرزش بکەیت جەستت هەمان سوودی لێ وەردەگرێت. پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە لە کاتی وەرزشی کۆتایی هەفتەدا هەوڵ بدەن بەلایەنی کەمەوە 75 خولەک وەرزشی بەهێزی وەک ڕاکردن یان مەلەکردن یان 150 خولەک وەرزشی مامناوەند ئەنجام بدەن بۆ ئەوەی دڵیان لە نەخۆشیە مەترسیدارەکان بپارێزراو بن. ڕێکخراوی تەندروستی جیهانی لە دوایین راپۆرتی ساڵانی خۆیان هۆشداری دەدا کە نەجوڵان و تەمەڵی یەکێکن لە 4 هۆکارە سەرەکیەکەی مردن لە سەرانسەری جیهانە. جا بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوەکە ساڵانە نزیکەی 5 ملیۆن کەس گیان لەدەستدەدەن بەهۆی کێشەکانی پەیوەست بە سستی جەستەیانەوە. ڕێکخراوەکە ئامۆژگاری خەڵک دەکات کە هەموو تەمەنەکان پێویستە بە جۆرێک لە چالاکی جەستەیی ئەنجام بدەن بۆ کەمکردنەوەی فشار لەسەر دڵ و سووڕی خوێنیان.
جازیزان وەرزش وەک لەوەی باسە کرێ زۆر کە چەندێک گرنگە و چەندێ سوودی هەیە لێرە ڕاستە لەم توژینەوە جەخت لە کاتی وەرزشەکاتەوە زۆر جارجاران بیستمانە ئەڵێ 200 خولەک هەتاوەکو 250 خولەک بۆ 300 خولەک لە هەفتەیەکا پێویستە بۆ کەسی یاسایی ئێستا ئەڵێ ئەگەر تۆ گرفتی نەجوڵان و کەمجوڵەیت هەیە 150 خولەک لە هەفتەیەکا بۆ تۆ بەسە 150 خولەکەکە ئەگەر دابشکی بەسەر ڕۆژەکانی هەفتەیە یعنی ڕۆژانە نزیکی 20 دقە وەرزشکردنەکە کە بەڕاستی زۆر نییە و پێم وانە هیچ کەسێک هەبێ مەجای 20 دقە وەرزشکردنی نەبێت جەختیش لەوا کاتەوە وەرزشی کە ئەبێ بکرێ لە ئاستی مامناوەند بۆ ئاستی بەهێز بێ ئاستی مامناوەند و ئاستی بەهێز چییە بنمونە وەرزشی بە پێڕۆشتن پیادەڕەوی بە وەرزشی ئاسان حسابەکرێ بەڵام هەر ئەو پیادەڕەویە ئەگەر بێت و ببێتە هەروەلەواتە خێراتر بڕۆی بە جۆرە لە جۆڵەکان تۆزێ لە تەنگە نەفەسی و بەرزبوونەوەی لەیانی دڵ کە خودی خۆدەستی پێکەی تایە دروست ببێ ئەما چێتە باری وەرزشی مامناوەندەوە یعنی ئەگەر بکرێ ڕۆژانە تۆ ڕۆیشتنی پیادەڕەوی خێرات هەبێ یاخود نیم چڕاکردنێکت هەبێ بۆ تەنها 20 دقە تەندروستی جەسەد بەشێکی گشتی بە ئامە پارێزیت دەستخۆش جاراسان هەر توێژنەوەکە ئاماژەشی بەوەیەوە کە ئەو چەند خولەکەی کە تۆ باسە کرد ئەگەر بۆ نمونە دابەشێکی بەسەر ڕۆژەکانی هەفتەیە بەراوردی بەوە کردووە کە ئەگەر تۆ دابەشی نەکەی بەسەر ڕۆژەکانی هەفتەیە و هەر لە کۆتای هەفتەیە لە دوو ڕۆژی کۆتایی هەفتەیە ئەم 150 خولەکەی خۆت وەرزش بکەیت بەراوردی بەمە کردووە ئەڵێت هەمان کاریگەریان هەیە و هەمان چالاکیان هەیە و هەمان بەرەو پێشوانیان هەیە لە جەستەمانەوە بۆ تەندروستی دڵ و سۆڕی خوێنمان جا ئەمە بڵنەوە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئەو کەسانی کە لە ژیانی ڕۆژانەیە و لە ناوەڕاستی هەفتەیە ژیانێک و کار و چالاکیێکی پڕچالاکی و پڕجەنجاڵیان هەیە لە ژیانیانە کە بۆ نمونە زۆر کات لەوانەیە هاوڵاتیان سکاڵای ئەو بکەن بڵێن مەجال و کاتی چوونە هۆڵی وەرزشەکانمان نییە خود بۆ نمونە کاتی وەرزشکردنمان نییە ڕاستە بەڵام لە کۆتایی هەفتەکەیە ئەتوانی بە تەواوەتی قەرەبووی ئەو ڕۆژانەی تری هەفتەکە بکەیتەوە و بە خۆشحاڵیەوە هەمان کاریگەریشی هەیە جاوەکو ڕاستانیش ئاماژەی بە دوو جۆری جیاوازی وەرزشکردن یا وەرزشی مامناوەند و وەرزشی قورس وەرزشی تریش هەیە وەرزش تەنها ئەوە نییە کە تۆ بۆ نمونە لە هۆڵەکانی لەش جوانیە بیکەیت یاخود بۆ نمونە بچیتە پارکێکەوە و ڕاکردن و ئەوە بکەیت هەر لە ماڵەکەی خۆتەوە ئەتوانی وەرزشکردن بکەیت زۆر جار دایکێکە بۆ نمونە مناڵێکی هەیە مناڵێکی پرچالاکی هەیە ئەوەنە دوای مناڵەکە ئەکەوێت بۆ ژوورەکان و تا بێنێتەوە بۆ ئەمە خودی خۆی وەکو وەرزشێک وایە یاخود ئەو خانمانەی کە بەردەوام دەستیان ئەجوڵێنن بۆ نمونە قاپ شۆردن و جۆرە جیاوازەکانی چێژ لێنان و یاخود پیاوان کاتێ بۆ نمونە لە دەرەوە ئیشەکەن هاتن و چونێکیان هەیە بۆ نمونە بەڕێگایە ئەڕۆنیا خود جۆرە ئیشێکی تایبەتی خۆیانیان هەیە بەدڵنیایەوە خۆی بۆ خۆی لە ڕۆژانەی ژیان تا جۆرە وەرزشکردنێکە بەڵام ئەمە ناکرێت بێتە هۆی ئەوی کە بڵێ ئەمە بەتەنیا بەسمە لەوانەیە ئەو دایکەی کە مناڵەکەی هەیە و مناڵێکی پرچالاکی هەیە ژوورا ژوور بە دوایە ڕاکە لەوانەیە ئەوە بەسی بێ ئەوە چالاکی وەرزشێکی ڕاستە من یەک پێشنیاری زۆر باشم هەیە بۆ بابەتە وەرزشکردن ڕاستە سەرەتا دەستپێکردنی ناڕەحەت و قورسە یەک شتی زۆر باشەیە کاتوان بیکە نەویش بریتە لە هەبوونی هاوڕێیەک کە لەگەڵ یا وەرزشەکەی ڕاستە بۆ نمونە برادێکت هەبێ لەگەڵ یا وەرزشی پیادەڕەوی ئەنجام بدەیت پێکەوە بچن بۆ پارکی هەم دەمەتەقەیەکەم وەرزشەکەی ینی هەم باری دەرونیەکەتان باشترەکەن و هەم وەرزشەکەش ئەنجامێن یا خود مەسەن ئەو وەرزشانەی کە بە دوو کەسیەکرێن بۆ نمونە وەرزشی تێنس وەرزشی تێنزێکی لە وەرزشە زۆر باشەکان و یەکێک لە وەرزشە زۆر خۆشەکانیش ئەگەر برادێکت هەبێت لەگەڵیا ئەتوانێ جۆرە وەرزشانی لەگەڵ ئەنجام بی کە تۆزێک لە بارگرانی وەرزشەکە لەسەر کەمەکات ڕاستە ئەچینە لای یەکێک لە باسەکانی تر یەکێک لە هەواڵەکانی تر تایبەت بە خەو بەشێکی دانەبڕاوی هەمومانە کەس نییە نەخەوێ و بەشێکی کەمیشمان هەیە کە گرفتمان لە خەوان نەبێت با پێکەوە بچین لایم هەواڵە بزانین تازەترین باسخواز لەسەر خەو چییە توێژنەوەیکی نوێ لە کۆنگرەی ساڵانەی کۆمەڵەی پزیشکانی دڵ لە ئەوروپا بڵاوکرایەوە و ئاشکرای دەکا کە خەوی قەرەبوو لە ڕۆژانی پشودا نەک تەنها ماندوێتی نایەڵێ بەڵکو مەترسی توشبوو بە نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی لە 1990 بۆ 20 کەمەکاتەوە ئەم تۆژینەوەیە کە لەسەر نزیکەی 90,000 کەس ئەنجام درراوە بۆ ماوەی 14 ساڵ چاودێری کراون دەری خستووە ئەو کەسانی لە ڕۆژانی کارکردندا کەمەخەون بەڵام لە کۆتایی هەفتەدا کاتژمێرەکانیان زیاد دەکات یان زیاتر دەخەون دڵیان بە بەشێکی بەرچاو تەندروسترە لەوانەی کە پشۆکانیشیان بە کەمخەویەوە بەسەر دەبن زانایان ڕوونی دەکەنەوە کە جەستە خاوەنی سیستەمێکی ناوۆکیە و بۆ قەرەبووکردنەوەی خەوی لە دەستچوو کاتێک مرۆڤ لەژێر فشاری کاردا شەوانە کەمتر لە 7 کاتژمێرە خەوێ جەستا چێتە حاڵەتی ئاگاداری و هۆرمۆنی کۆرتیزۆل بە بەرزی ئەمێنێتەوە ئەمەش دەبێت هۆی تێکچوونی ڕیتمی دڵ و بەرزبوونەوەی فشاری خوێن ئامارەکان نیشانی دەدەن کە لە ئێستادا نزیکەی لە 62 گەورە ساڵان لە جیهاندا هەز دەکەن کە بە پێویست ناخەون ببورن ئەمە ژوای کردووە کە بێخەوی ببێتە پەتایەکی بێدەنگ کە کار دەکاتە سەر مێشک و دڵ
دکتۆر یان جۆنسۆن کە سەرپەرشتیاری توێژینەوەکەیەوە ئەڵێ ئەگەر چی پاراستنی کاتەکانی خەو بە شێوەیەکی ڕێکوپێک باشترین بژاردەیە، بەڵام ئەو کەسانەی کە بەهۆی کارەوە ناچارن کەم خەون خەوتنی زیادە لە ڕۆژانی پشودا وەک پارێزەرێکی بەهێز بۆ دڵ کارەکە. جام توێژینەوەیە تێڕوانینی پزیشکی دەگۆڕێت کە پێشتر دەیانگوت خەوی قەرەبوو سوودی نییە. ئێستا دەردەکەوێت کە جەستە دەتوانێت لە ڕۆژانی پشودا زیانەکانی ناوەڕاستی هەفتە چاک بکاتەوە. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە ئەگەر لە ماوەی هەفتەکەدا کاتت نییە لە ڕۆژانی پشودا بێ دوودڵی کاتژمێرێک یان دوو کاتژمێر زیاتر بخەوە، چونکە ئەمە تەنها پشوو نییە بەڵکو پرۆسەیەکی نوێبوونەوەیە بۆ دڵ و مێشک و سیستمی بەرگری جەستەر. ڕێکخراوی تەندروستی جیهانی خەوی وەکو پێویستیەکی بایۆلۆژی بنەڕەتی ناساندووە و هۆشداری دەدا لەوەی کەمخەوی درێژخایەن مەترسی توشبوون بە خەڵەفان و نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی لە 100% زیادەکە. بە جۆری بڵاوکراوەکانی ڕێکخراوەکە نزیکەی 2 ملیار کەس لە جیهانە بەدەست کێشەی کەمخەویەوە دەناڵێن. عزیزانم خەوێکێکە لەو شتانەی کە هەریەکە لە ئێمە حەزمان پێیەتی لە کۆتایی ڕۆژەکەمانە کە بە تاسەوە ئەچینەوە ماڵەوە بۆەوەی کە ڕۆژێکی پرچالاکیمان بەڕێ کردووە بۆەوەی ماوەیەکی باش ئیسراحەت بکەین و بتوانین ئیسراحەت بە مێشکمان و بە جەستەشمان بین بە دڵنیایەوە، هەم بە دەروونمان و هەم بە جەستەشمان. جا بە دڵنیایەوە ئەم خەوە پێشووتر ئەوترا قەرەبوو ناکرێتەوە بۆ نموناڵێگەر ئەم خەوت لە کیس چوو قەرەبوو ناکرێتەوە، بەڵام لە تازەچین توێژینەوەکانە ئاماژەی بەوەیەوە کاتێکەکە تۆ کەسێکی لە ژیانی ڕۆژانە تا پڕ جەنجاڵی ژیانت هەیە وەکو کاتی وەرزشەکەش باسمان کرد بۆ نمونە کەمتر ئەخەوی بە بەراورد بە ڕۆژانی پشوو، ئەگەر ڕۆژێکی پشوت بۆ ڕێکە و ئەوە بێگومان بۆ بێدوودڵ بەلەوەی کە قەرەبووی خەوەکەت ئەتوانی بکەیتەوە سعاتێ 2 ساعت زیاتر بخەوە بە دڵنیایە و قەرەبووی ئەم حاڵەتاکەیتەوە کە لە ڕۆژانی ترا کەم خەوبی لەگەڵەیە. بەڕاستی بە تایبەتی وەک لە هەواڵەکە باس لەگەڵ و ڕۆژانی کە پشوو هیچ کارێکت نییە ئاسایی ئەم خەوە زیادێتە بێ، بەڵام ئەوش بزانین خەوی زیاد لە پێویستیانی بە نمونە زیاتر لە 10 ساعت ڕەنگە ببێتە هۆکاری تێکچوونی باری هزری و تێکچوونی جەستە بەگشتی و تەمەڵی زیاترە کاوەک لەوەی کەمی بکاتەوە، بۆیە ڕێژەی زیاد لە پێویستی شەرخراپە. جا لەم هەواڵە شتێکی زۆر سەرنجڕاکێشتر باسەکەوی ژەڵێ ئەو خەوە قەرەبوویکە ئیکەی تەندروستی دڵ باشترەکە کە بەڕاستی یەکێکە لە قسە سەرسوڕێنەرەکان لە بەرەوەی قەت ڕۆژانێ پێمان وانە بۆ کە خەوی زیادە بۆ تەندروستی دڵ باش بێ، بەڵام وەتای سەلەم هەواڵێ جەخت لە خەوی قەرەبووە کاتەوە کە چۆن تەندروستی بۆ دڵ هەیە. یەکێکی تر لە بابەتەکانمان بریتیە لە بابەتێک کە دەرمانێک کە بەشێکی خەڵک بەکارێنێ، بەشێکیان بۆ دابەزاندنی کێش، بەشێکیان بۆ نەخۆشی جەستە وەکو نەخۆشیەکانی شەکرە، ئەوش ناسراوە بە دەرمانی ئۆزەمپیک. با پێکۆچینە لای تازەترین هەواڵ سەبارەت بە دەرمانی ئۆزەمپیک. بزانین ئەم دەرمانە جگە لە چارەسەری شەکرا چ چارەسەرێکی تریشی پێیەکرێ. فەرموو با پێکۆچین لای ئەم هەواڵە. لە دۆزینەوەیەکی مێژوویدا کە لە ئەنجامی تاقیکردنەوەیەکی گەورەی کلینیکیەوە بەدەسهاتووە، زانایان ئاشکرایان کردووە کە دەرمانی سێماگلوتایت کە بە ناوی بازرگانی ئۆزەمپیکەوە ناسراوە شۆڕشێکی نوێ لە چارەسەری نەخۆشیەکانی گورچیلەدا دروستەکە. ئەم توێژینەوەیە لەسەر 3533 نەخۆش لە 28 وڵاتی جیاوازەوە ئەنجام درراوە. دەریخستووە بەکارهێنانی ئەم دەرمانە مەترسی سستی گورچیلە و مردن بەهۆی کێشەکانی گورچیلەوە بە ڕێژەی لە 24 کەم دەکاتەوە. ئەمە یەکەم جارە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دەرمانێکی لەم جۆرە بدۆزرێتەوە کە بتوانێت بەو ئاستە بەرزە گورچیلە بپارێزێت. نەخۆشی درێژخایانی گورچیلەیەکێکە لە بکوژە بێدەنگەکان، چونکە زۆربەی کات نیشانەکانی دەرناکەون تاوەکو ئەو کاتی گورچیلە 180 فەرمانەکانی لەدەستەیە. جا ئەمارەکان نیشانی دەدەن کە لە ئێستادا زیاتر لە 850 ملیۆن کەس لە جیهاندا بەدەست پلە جیاوازەکانی نەخۆشی گورچیلەوە دەناڵێنن. زانایان ڕوونی دەکەنەوە کە ئۆزەمپیک تەنها بۆ دابەزانی شەکرە و چێژ نییە، بەڵکو ڕاستەوخۆ کار دەکاتە سەر خانەکانی گورچیلە و هەوکردن و پەستان لەسەر فلتەرە وردەکانی گورچیلە کەم دەکاتەوە. ئەمە ژوا دەکات نەخۆشەکە پێویست بە شۆردنی گورچیلە نەبێت.
دکتۆر ڤلادکۆڤیچ سەرۆکی تیمی توێژینەوەکەی و ئەشڵێ ئێمە لە بەردەم سەردەمێکی نوێیین ئەم دەرمانە ژیانی ملیۆنان کەستە گۆڕێکە لە ترسی سستی گورچی لە دادەژین. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات کە نەخۆشی شەکرە و بەرزەفشاری خوێن هۆکاری سەرەکی سستی گورچیلەن بە جۆرێک زیاتر لە 422 ملیۆن کەس لە جیهاندا توشبووی شەکرن و نزیکەی 1 لە سەرسەی ئەمانەش تووشی کێشەکانی گورچیلە دەبن. جازیان دەرمانی ئۆزەمپیک یا سێماگلوتایت بە شێوازی دەرزی لێ ئەدرێ و هەفتانە جارێک بەکارێت و بوردە وردە دۆز و بڕەکەی زیاکرێ. بەشێکی زۆری خەڵک بۆ دابەزانی کێش ئەم دەرزیە بەکارێنن و بەشی کیشیان کە جۆری شەکری دووەمیان هەیە بەکاری هێنن. لێرە دەرکەوتووە ئەم دەرمانە لە بەشێک لەو دەرمانانەی کە تایبەتن بە چارەسەرکردنی نەخۆشی درێژخایەکانی گورچیلە باشتر کاری کردووە. کاتە بڕوان هەمیشە مەرج نییە لایەنە لاوکیەکانی دەرمانێک زیان بەخش بێ و لەم هەواڵەیە بینین لێرەیە سوود بەخش بووە بە ڕێژەی لە 123 کە لە بەشی دەرمانەکانی خودی خۆی وەکو دایرۆتیکەکان کە تایبەتن بە گورچیلە باشتر بووە. بە دوواداچوونم بۆم هەواڵە کرد دەرکەوتووە کە ئەم دەرمانە ڕاستەوخۆ کار ناکاتە سەر گورچیلە بەڵکو لە ڕێی دابەزاندنی شێش و لە ڕێی دابەزاندنی پەستانی خوێن و لە ڕێی کەمکردنەوەی ئەو پڕۆتینە زۆرانی کە دەرەدرێن لە گورچیلەوە ئەمانە هەمووی کەمەکاتەوە کە لە کۆتایی یابێتە هۆی باشترکردنی گورچیلە. جا ئەمە بۆیە گرنگە لەبەرەوەی ئەکرێت زانایان سوود لەمە وەربگرن دەرمانێکی هاوشێوەی ئەم پێکهاتەیە دروستکەن تایبەت بە گورچیلە و بتوان کێشەکانی گورچیلەی پێچارەسەر ڕاستە بەدڵنیەوە جاڕاستان دەست خۆش بێ بەدڵنیاو تۆ ئەماژە و پێەیە دڵ و گورچیلە و تەواوی ئەندامەکەمان پەیوەندیەکی هاوڕێتێکی باشیان لە بین یەکتریا هەیە کاتێک ئەمە هەر هەبوو دەرمانێک ئەخورین واوتراوە هەیە تا ئێستا وا هەژمار کراوە کە ئەو دەرمانانی ئێخۆین بڕێکی باش ئەگەر ژەهراوی بوونێکی باشیان هەبێت زیان بە گورچیلەکانمان ئەگەێنێ بەدڵنیە و کاتەش گورچیلەکانمان ناتوانێت بەرگی ئەم بڕە زۆرەی زەختە بگرێکە ئەو دەرمان و ئەو شتانەی ژیانی ڕۆژانەمان کە خۆمان ئەیخینە سەر گورچیلەمان چونکە گورچیلەکانمان فەرمانی چییە؟ فەرمانی فلتەرکردن و پاکردنەوەی خوێنە لە جەستەمانە هەرسی خوڵێکە کە ئێمە لێرە وەساین بەبێ ئەوی خۆمان ئاگادارمان لەوێ گورچیلە دەست پێیەکە بە پاڵاوتنی ئەو خوێنەی کە هەمانە لە هەر ژەهرێک و هەر پیسیەک و هەر شتێک کە لەناو خوێنی ئێمەیە هەبێت. جایەکێک لەو ژەهر و پیسیانی کە لە ژیانی ڕۆژانەمانە بەداخەوە زۆرێک لە هاوڵاتیان لە ئێستەیە بڕێکی باش ڕویان کردوتە بەکارهێنانی تووتن کە بەدڵنیە ئەمە ژەهرێکە کە تێکەڵی خوێنمانە بێت و زیانێک و کارێکی چالاکیێکی زیاتر بۆ گورچیلەمان زیاکەوەکو بڵێ ئەرکێکی زیاتر بۆ گورچیلەمان زیاکە کە فریان ناکەوێت کە لەوەی بەردەوام ئەم ژەهرانە لە خوێنمانە پاپ بکاتەوە. جا بەدڵنیایەوە هەرچەند باسی زیانەکانی تووتن و جگەرە بکەین تەواو نابێت. جا لە ئەم ڕۆژە هاوکارانم راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر زیانەکانی جگەرە و تووتن با بەیەکەوە بینەر و بیسەری ئەم راپۆرتە بین فەرموون. ساڵانە زیاتر لە 7 ملیۆن کەس لە جیهاندا بەهۆی کێشانی تووتنەوە گیان لە دەست دەدەن. تا دێت کێشانی تووتن و بەرهەمەکانی لە جیهاندا زیاتر دەبێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی کێشانی تووتن بە یەکێک لە گەورەترین مەترسیەکان بۆ سەر تەندروستی گشتی دادەنێت کە بەهۆیەوە ساڵانە زیاتر لە 7 ملیۆن کەس گیان لە دەست دەدەن. ڕێکخراوەکە دەڵێت لە ئێستادا زیاتر لە ملیارێک و 300,000 کەس لە جیهاندا تووتن دەکێشن و زیاتر لە 180 بەکارهێنەران دانیشتوانی وڵاتە هەژانشین و مامناوەندەکانن. لە چوارچێوەی راپۆرت و توێژینەوەکانیدا ناوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشیەکان لە ئەمریکا ڕای دەگەێنێت. کێشانی تووتن لەلایەن گەنجان و هەرزەکارانەوە بەردەوام ڕوو لە زیاد بوونە بە جۆرێک لە هەر 5 گەنجێکدا دوانیان بە بەردەوامی تووتن دەکێشن. هەندێک جار دەگوترێت دەکرێت هەندێک لە جۆرەکانی تووتن سەلامەت بن، بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی سەرجەم جۆرەکانی تووتن بەبێ جیاوازی زیان بەخشن و بە هیچ جۆرێک بۆ تەندروستی مرۆڤ سەلامەت نین. کێشانی تووتن ئیدی چ بە شێوەی جگەرە و نێرگەلا یاخود وەی بێت هۆکارە بۆ توشبوون بە چەندین جۆری جیاوازی شێرپەنجە. نەخۆشیەکانی دڵ، شەکرەی جۆری 2، ئاوی ڕەشی چاو، لە بارچوون، لە دایکبوونی پێشوەختە و نەزۆکی. ڕێکخراوی تەندروستی جیهانی باز لەوە دەکات ئەو کەسانەی جگەرە کێژنین و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەرکەوتنیان بە دووکەڵی جگەرە و ڤەیپ و نێرگەلە هەیە
دووبارە لە مەترسیدان و ساڵانە زیاتر لە 1.6 ملیۆن کەس بەهۆی بەرکەوتنی ناڕاستەوخۆ بە دووکەڵی تووتنەوە گیان لەدەسەرن. مێژووی کێشانی تووتن دەگەڕێتەوە بۆ سەدەی یەکی زاینی و بۆ یەکەمین جار هیندە سوورەکانی ئەمریکا تووتنیان کێشاوە، وەک چۆن نیشتیمانی ڕەسەنی تووتن باکووری ئەمریکایە و لە ڕۆکی نیکۆتینە ڕوستیکا بەرهەمێنراوە. پاش چەندین سەدە بە دیاریکراوی لە سەدەی 15دا کاتێک کریستۆفەر کۆڵۆمبس ئەمریکا دەدۆزێتەوە، ڕۆکەکە و خوی کێشانی تووتن بۆ ئەوروپا دەگوازێتەوە. ئیدی لەو ساتە بەدواوە هەنگاو بە هەنگاو کێشانی تووتن بە جیهاندا بڵاو بووە و لە ئێستادا زیاتر لە 1.250 ملیۆن کەس لە جیهاندا جگەرەکێشی بەردەوام. لە سەرەتاکانی سەدەی 20دا کۆمپانیا بەرهەمێنەرەکانی تووتن وەک گاڵتەجاریەک بانگەشەیان بۆ سوودە تەندروستیەکانی جگەرەکێشان دەکرد. ئەم گاڵتەجاریە بەردەوام بوو تاوەکو و کاتی لە ماوەی ساڵانی 1950کاندا بەهۆی ئەنجامدانی توێژینەوەیەکەوە لەلایەن پسپۆڕانی زانکۆی ئۆکسفۆرد مەترسیە تەندروستیەکانی کێشانی تووتن ئاشکراکرا. پسپۆڕانی زانکۆی ئۆکسفۆرد گوتیان ئەو هەوایی کەسانی جگەرەکێش بەهۆی سووتانی گەڵای تووتنەوە هەڵی دەمژن زۆر زیان بەخشە، بەهۆی ئەوەی ژمارەیەک مادەی کیمیایی مەترسیدار لەخۆ دەگرێت کە هۆکارن بۆ سەرهەڵدانی نەخۆشی شێرپەنجەی سیەکان و لاوازبوونی دڵ. بە گوێرەی دوایین بڵاوکراوەکانی زانکۆی ئۆکسفۆرد کێشانی تووتن بووەتە هۆی گیان لە دەزانی زیاتر لە 100 ملیۆن کەس لە سەدەی 20دا و وا پێشبینی دەکرێت لە ماوەی سەدەی 21دا زیاتر لە 1 ملیارد کەس بەهۆی دیاردەی کێشانی تووتنەوە ڕوبەڕووی مەرگ ببنەوە. جازیزان بە پێکەوە لە دوایم راپۆرتە با بچین بزانین بە گرافیک و بەوێنە و بە ڤیدیۆ بزانین ئەم پرۆسەیە چۆن ڕوویە. ئەو وترێ ساڵانە 7 ملیۆن کەس لە جیهانە بە هۆکاری جگەرە گیان لەدەسێن بە هۆکاری کێشانی تووتن و بابەتی دووکەڵی. بەڵام ئایا چەند کەس بە هۆکاری ئەم بابەتانە نەخۆشەکەوێ یان چەند نەخۆشی بە هۆکاری وەرگرتنی تووتن بۆ ناو جەستە زیادە بن و خراپترە بن. با پێکەوە بچینە لای ڤیدیۆیە کە هاوکارم بۆیان ئامادە کردوین تایبەت بە بابەتی مولولەکانی خوێن. با بزانین کاریگەری جگەرە و دووکەڵ لە ناو مولولەکانی خوێنە چیەوە چی بەسەرایە. ئەگەر بڕوانە نام کورتە ڤیدیۆیە تایبەتە بە ئەو خوڕۆکە سوورانە کە بەناو خوێنە ئەو بەشە زەردەکە کۆ ئەبێتەوە بریتە لەو چەوریەی کە لە ناو مولولەکانی خوێن کۆ بێتەوە. زۆر جا بیستومان ئەڵێن فڵان کەس دەماری گیراوە یان خوێنبەری گیرا و تووشی جەڵتەی کردووە. ئەم بابەتە ڕێگەوەیە. جگەرە کێشان کاتێک کە کەسێک جگەرا کێشێ بۆ ماوەی درێژخایەن ئەبێتە هۆکاریەوەی کە ئەم ڕێژە چەوریانە لە ناو مولولەکانی خوێنە زۆرترە بن. ڕاستە خودی جگەرەکێشان بابەتی وەرگرتنی چەوری نییە، بەڵام ئەبێتە هاندەرێک بۆ ئەو چەوریانی کە لە جۆستیان کۆبنەوە لە ناو مولولەکانی خوێن. جگەلەوە بێتە هۆکاری برینداربوونی ناوپۆشی مولولەکان ئەو بابەتانی کە لەگەڵ دووکەڵە داخلی جەستا بن توانای ڕوشاندن و برینارکردنی ناوپۆشی مولولەی خوێنیان هەیە کە لە کۆتایە مابێتە هۆکاری ئەوەی کە ڕێژەی چاکبوونەوەی مولولەکە زۆر بێ و لەگەڵ چاکبوونەوەکەیە ڕێژەی کۆبوونەوەی چەوری زۆرترە بێ. ئەگەر هاوکارم بن ڤیدیۆکانی داهاتوو کە هەر سەبارەت بەمەیە ئەگەر ورد ببنەوە با ڤیدیۆکە بڕوە ئەگەر ورد ببینن ئەم چۆن تەسکی دیواری مولولەکە دروستە بێ بە هۆکاری جگەرەکێشان لێرەیە کۆبوونەوەی خڕۆکە سوورەکان دروست بووە و کۆبوونەوەی خڕۆکە سوورەکانش بە واتای نەڕۆیشتنی ئۆکسجینە بۆ شوێنێکی دیاریکرا و بە زمانی خۆمان بە واتای جەڵتە دێ کەواتەمانە هەمووی ئەکرێ هۆکاری گەورەبوون و زیادبوونەکەی جگەرە بن و دووکەڵکێشان بن و ڤیدیۆیەک تریشمان هەیە هەر تایبەت بەم بوارە کە تاوا پێم وابێ هەر ئەوەیە کاتە لێرە ئەبینن کە چۆن تەسکبوونەوەی مولولەکانی خوێن دروستە بێ و چەوری چواردەوری ناوپۆشەکەیە و سەبەبی ڕئیسیشی لێرە جگەرەیە. با بچینە لای ئامارەکان با بزانین جگەرەکێشان ئەو نەخۆشیانی کە دروستیەکە ئەم بابەتانی کە دروستە بێ ڕاستە پەیوەستە بە مولولەکانی خوێنەوە بەڵام جگە لەوەش ئێمە بابەتی جگەرەکێشان کاریگەری ڕاستوخۆی لەسەر کۆئەندامی هەناسە و سیەکانمان هەیە کۆئەندامی دڵ و خوێنبەرەکان هەیە با پێکۆ بچینە لایم سلایدانە بزانین نەخۆشیەکانی دڵ بە ڕێژەی 2 بۆ 4 هێندە زۆرترەکە یعنی کەسێکی جگەرەکێش بەراوردکەین بە کەسێکی جگەرە نەکێش یاخودیش دووکەڵێ وەرنەگرێت کەسی جگەرەکێشەکە بە ڕێژەی 2 هەتا 4 هێندە ئەگەری توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ زۆرترە کەمە ڕێژەیەکی زۆرە بە تایبەتی لەم نەتەوەی خۆمان و چواردەوری خۆمانە لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە نەخۆشیەکانی دڵ زۆرن لەبەرەی ئەو هۆکارانەی تریش کە ئەبنە زۆربوونی نەخۆشیەکانی دڵ هەمووی بە شێوەیەکی گشتی هاوکار نین لەبەر خواردنی خراپ لەبەر بابەتی دووکەڵکێشان وەکو باسم کرد لەبەر نەبوونی جوڵەوەم بابەتانە و هەروە جگە لەوەش باز لە نەخۆشیەکانی جەڵتەی مێشکەکرێت جەڵتەی مێشکیش دووبارەیەکێک لە گەورترین هۆکارەکانی بریتیە لە جگەرەکێشان
ئەم جگەرە کێشانە بەردەوامە وەک چۆن لە مولولەی خوێنی دڵابینیمان لەو مولولە خوێنانی کە خوێن بۆ مێشک و بۆ بەشی سەرەوەی جەستابن لێرەشە ئەم گیرانە دووبارە دروستەکە و نەخۆشیە درێژخایەنەکانی هەناسە و کۆئەندامی هەناسەش بێگومان بێبەری نین لەم بابەتە ئەو کەسانی کە بۆ ماوەی درێژ جگەرە ئەکێشن لە 185 ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شێرپەنجەی سیەکان زۆرترەکە دوایی لە گرافیکی داهاتوو ئەگەر هاوکارم من جەخت لەوە ئاکاتەوە کە 185 بە ڕێژەی توشبوونی شێرپەنجەی سیەکان زۆرترەکە بابەتی جگەرە کێشان کەم ڕێژەیەکی زۆر بەرزە یعنی لە چاو هەموو شتێ زۆرترە کەواتە کەسێکی جگەرە کێش بۆ ماوەیەکی زۆر کە جگەرە ئەکێشێت و جگەرە بەکارێنێ ڕاستەوخۆ خۆی معرەزەکە بۆەوەی کە تووشی بابەتی شێرپەنجەی سیەکان بێوەروەها بێگومان هۆکارە هەوکردنەکانی درێژخایانی نەخۆشیەکانی سی کۆکە و خیسەخیس و گیرانی کۆئەندامی هەناسە و هەناسە تەنگی و هەناسە سواری ئەمانە هەمووی نیشانی درێژخایانی هەوکردنی سیەکانن کە ئەکرێ هۆکاری یەکەم و گەورەترین جگەرە کێشان بێ دەست خۆش بێت جاڕاستان کە باسی جگەرە کرێ یەکسەر بیرمانەچێت بۆ لای شێرپەنجە و بەدڵنیایەوە هەمومان ئاگاداری ئەوەین کە تەنانەت لەسەر ئەو پاکەتانەی کە کەسان لە بازاڕەکانە هەیە پاکەتی جۆرە جیاوازی جگەرەکان یەکەم جارە نووسرا جگەرە تووشی ئەم کێشەیەتەکە دوایی بە بەردەوامی پارێزەرەکان شکاتیان لە ڕاستاکردن ئەیانوت جگەرە زۆر زیانی زیاتری هەیە بەڵام ئەمان لەسەر پاکەتەکە شتێکی زۆر کەمتریان نووسیوە تەنانەت ئێستا گەشتونەتە ئەوەی نووسیویانە جگەرە کێشان هۆکارە بۆی کە بکوژێ ئیترمەوە وایان لێکردن کە پارێزەرەکان وازیان لەبێنن چی ترشکات لە کۆمپانیەکانی ئەوانە نەکەن کە جگەرە دروستەکەن جاکە باسی جگەرە کێشانە کرێت شێرپەنجەمانیەتە خەیاڵەوە بابزین ئەو شێرپەنجانە کامانن کە بە هۆکاری جگەرە کێشان و دووکەڵەوە توشمانە بن باوترین جۆرەکانی شێرپەنجە کە بەبوونی جگەرە کێشانەوە دروستەبێ یەکەم دانیان شێرپەنجەی سیەکانە کە ئەمە باوترینیانە شێرپەنجەی سیەکان چونکە سیەکان ڕاستەوخۆ بەرکەوتنێکی دیاریکرا و ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ ئەو دووکەڵایە بۆ نمونونەکە ئەم دووکەڵە هەڵەمژین ڕاستەوخۆ ئەچێتە ناو سیەکانمانەوە بەرکەوتنێکی ڕاستەوخۆی هەیە و کاریگەریکی ڕاستەوخۆ کاتە سەر DNA خانەکان و ئەو ئۆلڤیۆلانی ئەو مولولە خوێنانی کە لە ناو سیەکانمانە هەیە جایەکێکی تر لەوانە قورگە بۆچی قوڕک چونکە ئەو موادە کیمیایانی کە لە ناو ئەم جگەرەیە هەیە بۆ نمونە باسی تارکین چونکە زۆرجار خەڵک ئاشنایە بەم تارەکە لە پشتی پاکەتەکان هەیە لە بەشێکی پاکەتەکانە نووسرا ئەو جگەرەیە کە ئیکڕی چەنێ تاریتەیە ئەم تارە بەدڵنیایە و بڕەکەی هەرچەنێ بێ زیانی خۆی هەرەگەیەنێ لە زۆر دووبارە بەکارهێنانەوەی کە تۆ بۆ نمونە ڕۆژانە کە بەکاری ئەهێنیت بەدڵنیایەوە هەر زیانی خۆی هەیە هەرچەنێ تارەکەشی کەمتر بێ و بەدڵنیایەوە نزیکەی 400 بۆ 600 جۆر مادەی کیمیایی کاتێ سووتاننی جگەرەیە کاریگەریە کاتە سەر تەواوی جەستەت و باسی قورگیش بکەین چونکە ئەو مادانە ڕاستەخۆ بە قورگمانەوە ئەنووسێت و لە زۆر دووبارە بوونەوەیە کاریگەریە کاتە سەر خانەکان و بەدڵنیایەوە هۆکارە بۆ ئەوەی کە ئەم خانانە زۆرتر دووبارە بنەوە و زۆرتر گەشایان خێراترە بێ ئەو کاتە جۆرە خانەیەکی قەبارە گەورەت دەستنیشانەکرێت کە بە تیومەرە ناسرێ و دواتریش هۆکارە بۆ توژون بە شێرپەنجە گەروش یەکێکە لە یانی شێرپەنجەی گەروش یەکێکە لە باوترین شێرپەنجەکانی کە بە بۆنەی جگەرە کێشانەوە دروستە بێ یەکێکی تر شێرپەنجەی ناودەم و ددان کە ناودەم با بڵین ئەوش باوترین و سەرەکیترین هۆکاری توژبوون بە شێرپەنجەی دەم بریتە لە جگەرە کێشان ئیتر جۆرە جیاوازەکانی جگەرە کێشان ئەگەر بۆ نمونە بابەسی ڤەیپ و جگەرە و تەنانەت پایپیشەیە کە بە سەبیلکە ناسراوە ئەمەش بەدڵنیە ئەم پایپەش بۆ ناسراوە کە بۆ نمونە کاتێکە کەسەکان خوێکیان هەیە بۆ نمونە بەلایەکی دەمیان یاخود بەم لایەنە ئەیکێشن لەم لایەنەوە تووشی شێرپەنجەکە بەنجا زانایان و تۆژەران بەوە ناسیویانەتەوە کە لە لایەکیانەوە بۆ نمونە خوی ئەو کەسە خۆی گرتووە بەلایەکیانە ئەیکێشێ بۆیە شێرپەنجەکەش لەو لایە تووشە بێن جایەکێکی تریان بە سەرعتر بڕۆین باسی سوورێنچک و میزەڵدان بکەین میزەڵدان بۆ نمونە کاتی ئێمە جگەرە کێشین ئەم جگەرەیە ژەهری تەیە ژەهرەکەی کێی پاڵەوێ گورچی لە بۆمانە پاڵەوێ گورچیلە چۆن بۆمانە پاڵەوێ بە لە ڕێگەی میز و دەرکردنی میزەوە بۆمانە پاڵەوێ ئەم میزە لەکوێیە کۆ بێتەوە لە میزەڵانە کۆ بێتەوە لەگەڵ کۆبوونەوەی ئەم کیمیاییانی ئەم ژەهرەی کە لە جگەرەوە وەریەکدینە ناو میزەڵانە لە زۆر دووبارە بوونەوەیە بەدڵنیایەوە هۆکارە بۆ شێرپەنجەی میزەڵانیش لەگەڵیشە شێرپەنجەی پەنکریاس و گورچیلەش وەک بەدڵنیایەوە کە باسمان کرد جا بە ئێستا باسێکی ئەوە بکەین کە ئەو کەسانی بۆ ماوەیەکی زۆر جگەرە کێشن بۆ نمونە چەند ساڵێکی زۆرە بە بەراورد بە کەسێکی ئاسایی کە تا ئێستا هیچ گەرەیەک و تەنان یەک جگەرەشی نەکێشاوە جیاوازی چییە باسێک لەوە بکەین ئەگەر تۆ کەسێکی لە تەواوی ژیانتا 10 ساڵە واتە لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا 10 ساڵە جگەرە ئەکێشیت ئەوە تۆ مەترسی شێرپەنجەی سیەکانت 8 بۆ 10 هێندە لە کەسێکی ئاسایی زیاترە
واتە ئەگەر تۆ گەنجێکی یاخود کەسێکی 10 ساڵە جگەرایکێشی 8 ئەوەندە و 10 ئەوەندە لە خۆ بترسە کە تووشی شێرپەنجەی سیەکان بی بەبراورد بە کەسێکی ئاسایی. ئەگەر بۆ ماوەی 20 ساڵە جگەرایکێشی بە دڵنیایەوە هێندەکە 2 ئەوەنە زیاترە بێ ئەبێ بە 15 و 25 هێندە. واتە کەسێکە بۆ ماوەی 15 ساڵ جگەرایکێشێ 15 هێندە بۆ 25 هێندە لە خۆی پترسێ و پێویستی بە پشکنینی پێشوەختە هەیە بۆ خوانەخواسە شێرپەنجەی سیەکان. لە هەمان کاتیشە ئەگە تۆ کەسێکی 30 ساڵە جگەرایکێشی سەر و 25 هێندە بە دڵنیایەوە پێویستە بەوەیە 100% پشکنینی پێشوەختە ئەنجام بی بۆی ئەگەر خوانەخواسە یەکێک لە نیشانەکانی شێرپەنجەی سیەکانت هەیە پێشوەختە دەست نیشان بکرێت و بە دڵنیایەوە چارەسەرەکەشی باشتر بێت لەگەڵیا. دەست خۆش بەڕاستان بێگومان زۆر گرنگە باس لە بابەتی هیچگەری کێشان کرێمیشە لەبەر زیانە زۆرەکانی لەگەڵمانە بمێنن درێژە بە باسی ئەمڕۆمانەین کۆمەڵی هەواڵ و بڕگەی تایبەتتری ڕۆژ و نەخۆشی سەردەمیمان ماوە بێگومان پشوویەکی کوردوەرەگرین و ئەگەڕێنەوە خزمەتان لەگەڵمانە بمێنن ئەگەڕێنەوە وڵاتان. ئەزان و خۆشەویستانم دووبارە گەڕاینەوە بۆلاتان کۆمەڵێ هەواڵ و بڕگەی بابەتی تایبەتمان ماوە باز لە ئەندامە گرنگەکان و بڕگە بابەتەکانی ژیانی ڕۆژانەی هەر کەسێکمانەکەین. جا ئەم هەواڵشمان باز لە یەکێ لە ئەندامە گرنگەکانی مرۆڤەکەین کە سەرەکی ترین و گرنگترین ئەندامی مرۆڤە کە ئەویش باسی دڵەکەین. جا ڕاستان لە ئێستا دڵ و نەخۆشەکانی دڵ یەکەمین و باوترین نەخۆشەکانە لە جیهانە و بەڕاستی ئەم ئەندامەش گرنگێکی زۆری هەیە بەبێ ئەم ئەندامە ناتوانین بژین و ڕاستان کۆمەلگای خۆشمان و کللتوری خۆشمان زۆرجار ئەوە دەرەخا کە گرنگی ئەم ئەندامە چەندێک گرنگە بۆ نمونە کاتێک کەسێکی خۆشە بە دڵەکەم بانیەکەیە بە نازناوێکی واوە بانیەکە میش گرنگی و ئەندامە دەرەخا بە دڵنیایەوە چونکە ئەگەر ئەم ئەندامە پیاڕۆشنەی خوێن و سووری خوێنمان چالاک نەکات و خوێن بۆ ئەندامەکانی ترمان نەنێرێ کەسمان ناتوانین بژین بە بێم ئەندامە. جا ئەم توێژینەوەی باز لەوەکە کە هەواڵێکی دڵخۆشکەری پێ بۆ دڵمان باز لە کردارێکی ژیانی ڕۆژانەمانەکە کە چ کاریگەریەکی باشی هەیە بۆ سەر ژیانمان. جا بە زانیاری زیاتر وەرگین لەم بارەیەوە فەرمونون. توێژینەوەیەکی نوێ و جیهانی کە بە هاوبەشی لە نێوان زانکۆی سیدنی و زانکۆی نیو ساوس وێلز لە ئوسترالیا و زانکۆی ساوس پاولۆ لە بەرازیل ئەنجام درراوە. ئەنجامێکی ئومێدبەخشی دەستکەوتووە سەبارەت بەوەی چەوەن گۆڕانکاریەکی زۆر بچووکەکان لە ژیانی ڕۆژانەدا دەبێتە هۆکارێکی بەهێز بۆ پاراستنی تەندروستی دڵمان. ئەم توێژینەوەیە یەکێکە لە وردترین کارە زانستیەکان چونکە بۆ ماوەی زیاتر لە 8 ساڵ چاودێری وردی 53,000 کەسی پێگەیشت و کردووە. ئەنجامەکان دەریان خستووە کە پێویست ناکە مرۆڤ هەمیشە وەرزشی قورس و تاقە پڕووکێن ئەنجام بە بۆ ئەوەی کە دڵی بپارێزێ بەڵکو تەنها 11 خولەک خەوی زیادە و 4 خولەک و نیو لە چالاکی جەستەی و خواردنی قاپێک سەوزەی زیاتر لە ڕۆژێکە گۆڕانکاری گەورە دروستەکەن. جا بەپێی ئامار و ڕێژە سەدەکانی ناو تۆژینەوەکە تەنها ئەم سێ گۆڕانکاریە بچووکە دەبنەوەی کەمکردنەوەی مەترسی توشبوون بە جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک و سستی دڵ بە ڕێژەی لە سادە کەم دەکاتەوە بەدڵنیایە. زانایان ڕوونی دەکەنەوە کە ئەم چالاکیە جەستەییانە مەرج نییە لە هۆڵی وەرزشیدا بکرێن بەڵکو سەرکەوتن بەسەر پلیکانەکاندا لەبری بەکارهێنانی ئەسانسۆر یاخود پاکردنەوەی ناوماڵ و پیادەڕەوی بۆ سەرکار هەمویان وەکو چالاکی جەستەیی هەژمارەکرێن کە لێدانی دڵ چالاک دەکەن و فشاری خوێن ڕێک دەخەنەوە. توێژینەوەکە دەری خستووە ئەو کەسانەی شەوانە کاژمێرێک یان زیاتر ئەخەون و ڕۆژانە 42 خولەک چالاکی جەستەییان هەیە خاوەنی بەهێزترین سیستەمی بەرگری و تەندروستی دڵیشن. دیکتۆر ئیمانوێل ستانماتیکس یەکێکە لە سەرپەرشتیارانی ئەم توێژینەوەیە و لە زانکۆی سیدنی دەڵێت خەڵکی زۆر کادوا دەزانن بۆ پاراستنی تەندروستی دەبێت هەوڵی مەحاڵ بدەن. بەڵام توێژینەوەکەمان دەری خستووە کە زیادکردنی تەنها چەند خولەکێکی کەم بۆ خەو و جوڵە وەک پاشەکەوتێکی درێژخایەن بۆ دڵ کار دەکات. ئەمە هەواڵێکی خۆشە بۆ ئەو کەسانەی کە کاتیان کەمە. جا ئەم دۆزینەوەیە جەخت لەوە دەکاتەوە کە بەردەوامی لەسەر ئەم وردەکاریانە گرنگە لە ئەنجامدانی وەرزشی قورس و شێوەکانی پچڕ کەم دەکاتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئامارەکانیان ئاماژە بەوە دەدا کە نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن بکوژی ژمارەیەکن لە جیهانە و ساڵانە 7.9 ملیۆن کەس بۆ هۆیەوە گیان لەدەسێن. جازیزان لێرەیە
چەند ئامارێکی زۆر سەر سۆڕهێنەری باس کردووە. یەکێک لەوانە کەوای کردوم توێژینەوەی زۆر بەهێز بێ لەسەر ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەنجام درراوە لەسەر 53,000 خەڵک ئەنجام درراوە. یەکێک لەو شتانی کەوا کا توێژینەوەیک بەهێز بێ بریتە لە وەرگرتنی ژمارەیە خەڵکی زۆر و ئەو خەڵکەش لە چین و لە توێژی جیاوازە وەرگیرا بێتن کەواکە لاوازی توێژینەوەکە کەم کاتەوە و ئەم توێژینەوە توێژینەوەیکی گشتگیر و بەهێز دابنێ و بۆ ماوەی 8 ساڵیش درێژەی خایەنەوە کاتە توێژینەوەیکی زۆر زەحمەت بووە و دوایی کە دەرکەوتووە هەر لە میانەی ئەم توێژینەوەیە کە چەند کردارێکی ڕۆژانە هەیە کەواکە بە شێوەیەکی گشتی تەندروستی دڵ و جڵتەی دڵ و نەخۆشیەکانی مێشوو بەسایە دەکەم کاتەوە بەنمونە باسی خواردنی قاپێک سەوزاکە ڕۆژاناڵی خواردنی قاپێک سەوزە لە ڕۆژانەیە واکە کە تەندروستی دڵ بە شێوەیەکی گشتی بەباشی بمێنێتەوە و خەوی زیادەی باس کردووە ئەڵێ خەوی زیادە ئەگەر بە چەند خولەکێکیش بێت توانێت تەندروستی دڵ بەباشی ڕابگرێ و خەوی کەمیش بێگوما باز لەوە ئاکاکە چەند خراپە بۆ بابەتی گیرروگرفتەکانی مێشک و نەخۆشیەکانی دڵ کەواتە چەند ڕفتارێکی ئاسانی ڕۆژانە کە بە هەمومانەکرێ و ڕەنگە بەشێکشمان بیکەین بەبێ بیزانین چۆن تەندروستی دڵی پاراستوە لەم هەواڵەیە بەشێکی گشتی. جاڕاستان باسی خواردنە کرد باسی خەوە کرد بەدڵنیایمە ئەو شتە گشتگیرانەیە کە لە ژیانی ڕۆژانەی هەر کەسێکمانە هەیە و کاریگەریە کاتە سەر تەندروستیشمان بە گشتی و تەندروستی دڵیشمان بە تایبەتی. جا باسێک لە خواردن بکەین توێژینەوەیەکمان بۆیە ناون جیاوازی ئەو خواردنانە لێکاتەوە کە لە ژیانی ڕۆژانەمانە بۆ نمونە هەر کەسێک ئەیخوا بۆ نمونە من قاپێکی پڕ میوە ئاخۆم یا با بڵێن قاپێکی پڕ چەرەس و پڕ پرۆتینات و جۆرە جیاوازەکانی گۆشت و خواردنی پڕچەوریە خۆم کەسێکی تر قاپێکی پڕ میوە و سەوزە و لەگەڵ کۆمەڵێ پرۆتیناتی تایبەت بەخۆی و کۆمەڵە کاروی تایبەت بەخۆیەخوا. ئایا جیاوازی ئەم دوو کەسە چییە لە ڕووی دەربڕینی جەستە و لە ڕووی ئەندامەکانی جەستیانەوە؟ ئەم توێژینەوەی کۆمەڵە پیاوی هێناوە توێژینەوەی چەند لەسەر ئەو کەسانە ئەنجام ماوە کە بۆ نمونە بۆ ماوەی چەند هەفتەیەک و بۆ ماوەی چەند ڕۆژێکی دوور و درێژ بە بەردەوامی بەز میوە و سەوزە و کۆمەڵە پرۆتیناتی تایبەت هەیە بیخۆن توێژینەوەکە ئەوەی دەرخستووە کە ئەو پیاوانە کە ئەم بڕێکی باش لەو سەوزە و میوانە ئەخۆن بڕێکی باش بۆنی جەسەیان کەمی کردوتەوە و بۆنی جەسەیان خۆشتر بووە بە بەراورد بەو کەسانی کە خواردنی چەوری و خواردنە جیاوازەکانی کاخۆن. جا بەزانەوەی زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی ماکواری لە وڵاتی ئوسترالیا پەردە لەسەر ڕاستیەکی سەرنجڕاکێش لا دەدات کە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان جۆری خۆراک و بۆنی سروشتی جەستەی پیاواندا ئاشکرا دەکات. ئەم توێژینەوەی کە لەسەر 43 پیاوە ئەنجام دراوە دەری دەخات کە بۆنی جەستە ڕنگدانەوەی ئەو کیمیاییانەیە کە لە ناوی جەستەیە بەهۆی خۆراکەوە دروستە بێ. لەم تاقیکردنەوەیادا داوا لە بەشداربووان کراوە کە بۆ ماوەی 48 کاتژمێر تەنها ئاو بۆشتنی جەستە بەکاربێنن و هیچ جۆرە سابوونێک بۆنێک یاخود مادێکی پاکەرەوە بەکارنێنن. لە هەمان کاتیشات جلی لۆکە بپۆشن بۆ ئەوەی کە بۆنی سروشتی جەستەیان کۆ بکرێتەوە. ئەنجامەکانی ئەم توێژینەوەیە کە دواتر لەلایەن گروپێک لە ژنانەوە هەڵسەنگاندنی بۆ کرا دەری خستووە ئەو پیاوانەی ڕێژەیەکی زۆر سەوزە و میوەیان دەخوارد بۆنی جەستەیان زۆر خۆشتر و سەرنجڕاکێشتر بووە بە بەراورد بەوانەی دیکە. لە بەرامبەردا ئەو پیاوانەی کە ژەمەکانیان دەوڵەمەند بووە بە گۆشتی سوور چاودێتێرەکان و کاربۆهیدراتێکی زۆری وەکو نان و پاستا بۆنی عرەقەیان تونتر و ناخۆشتر بووە. زانایان دەڵێن هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ مادەی کاڕۆتینۆیدەکان کە لە سەوزە و میوەکاندا هەن کاتێکە ئەم مادانە چنەوە جەستە کاریگەریان لەسەر پێکهاتی کیمیایی ئارەقە دەبێ و بۆنێکی تەندروستتر بە جەستا دەبەخشن. دکتۆر یان ستیفن سەرپەرشتیاری ئەم توێژینەوەیە و دەڵێت بۆنی جەستە تەنها نیشانەیەک نییە بۆ پاکوخاوێنی بەڵکو وەک سیگناڵێکی بایۆلۆژی وایە کە ئاسی تەندروستی کەسەکە نیشان دەدات. مرۆڤەکان بە شێوەیەکی نائاگایانە بۆنی ئەو کەسانەیان پێی خۆشترە کە سیستمی خۆراکیان تەندروستە بەدڵنیایەوە چونکە ئەم بۆنە گوزارش لەوە دەکات کە جەستەی ئەو کەسە لە ناوە پاکە و دوورە لە هەوکردن. هەرچەندە بەکارهێنانی بۆن گرنگە بەڵام ناتوانن بۆنە توندەکەی ناوە بشارنەوە کە بەهۆی خواردنی گۆشت و چاوریە زۆرەکانەوە دروستە بێ. بە جۆرەی دوایین ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی سیستەمی خۆراکی ناتەندروست هۆکاری سەرەکیە بۆ دروستبوونی ژەهرەکان لە جەستەیە کە لە ڕێگەی پێست و ئارەقەوە دەرەچن. ڕێکخراوەکە ئامۆژگاری خەڵکی ئەکا کە هەر مرۆڤێک پێویستە ڕۆژانە لانی کەم 400 گرام میوە و سەوزە بخوا بۆ پاراستنی جەستە لە نەخۆشیە درێژخایەنەکان. جا دەرئەنجامی ئەم توێژینەوەیە پێمان دەڵێت کە تۆ ئەوەیت کە ئەی خۆیت بۆنی جەستە تەنها بە سابوون ناگۆڕێت بەڵکو گۆڕینی پێکاتی ناو قاپەکانت باشترین ڕێگەیە بۆ ئەوەی هەمیشە بۆن خۆش و تەندروست بیت.
جا ئازیزانم بەرە وردە بەرە و کەشی گەرما و دوای بەهارە چینە هاوینەوە و ئیتر ئەچینە ناو کەشی گەرماوە کە بە بڕێکی باش ئێمەش ماشەڵڵامان لێبێ کەشی وڵاتەکەمان گەرمایەکی زۆر لەگەڵ خۆیان ئەهێنێ هەموو ساڵێ جا بە بڕێکی باش لە ژیانی ڕۆژانەمە هەڵسوڕین ئارەقێکی باشەکەینەوە بە دڵنیایەوە ئارەقکردنەوەش بۆن لەگەڵ خۆیان ئەهێنێت ئەمە پێکاتێکی سروشتیە لە جەستەی هەموو کەسێکە کە دروستە بێ بەڵام ئەو بۆنی کە لە ئارەقەوە سەرهەڵایەت و کەسەکانی دەوروبەرە بۆنیەکەن بە دڵنیایەوە بە تەنها بۆنێکی ناخۆش و با بڵین پاک و خاوێنی و پاکوتەمیزی کەسەکە دەور نبینێ بەڵکو تەندروستی ناوەوەی کەسەکە و کەمی هەوکردن و ڕێژەی هەوکردنی کەسەکەش لە ناوەوەی جەستەیە دەرەخات بە دڵنیایەوە ئەمەش ئەتوانین هەم بە گۆڕینی ئاستی خۆراکەکان و جۆری خۆراکەکانمان و بە دڵنیایەوە پاکڕاگرتنی ژیانی ڕۆژانەشمان و زۆر دووبارە خۆشۆردن و بە دڵنیایەوە ئەو سابوون و ئەو شامپۆیە تایبەتانی کە بەکاریە هێنین بە دڵنیایەوە هەنێ بۆنی تایبەت و بە دڵنیایەوە بەکارهێنانی بۆنیش لە ژیانی ڕۆژانەمانە کە بەڕاستی بۆن ڕاستان من شتێکی زۆر خۆشە بەلامەوە زۆریشم حەز لێتی کە لە ڕۆژانی ژیانمان زۆر بەکاری هێنن بەدڵێ زۆر بەکارهێنانیشی خراپە بەدڵنیا ڕۆژە بە تەورەیەکی تایبەت و بابەتێکی تایبەت باس لەوەکەین کە زۆر بەکارهێنانی ئەو بۆنانی کە بە بڕێکی باش کحولیان تێدایە چه زیانێکیان هەیە بۆ جەستەمان جاکە لە میانیم توێژینە بەداچوونیان کردووە بێگومان خانمان دوای توێژینەوەکە کردویانە لەبەرەوەی بۆن توانای بۆنکردنی خانمان زۆر لە پیاوان بەهێسترە وایان دەرکەوتو ئەو پیاوانی کە ڕێژەی سەوزە زۆرترە خۆن بۆنی جستیان خۆشتر بوو وەک لەو پیاوانی کە ڕژی زۆر لە گۆشت و لە چۆرەکانە خۆن کاتەمە دەرخەریەوەیە کە جگەل لە تەندروست ڕاگرتن هەبوونی شکڵێکی جوانتر و بۆنێکی خۆشتر ڕاستەخۆ پێیوەستە بە تەندروستیەوە ئەچمەلایەکێک لە هەواڵەکانی ترکە تایبەتە بەیەکێک لە نەخۆشیەکانی تر سەردەمەش ناسرا بە شەکرە کەسمانیە نەمان بیست بێ با پێکۆبچین لایم هەواڵە بزانین چی تازە سەبارەت بەم نەخۆشیە درێژخایەنە هەیە توژینەوەیەکی زانکۆی فلیندەرز لە وڵاتی ئوسترالیا پەردە لەسەر مەترسیەکی شاراوە لایە کە لە ناو ماڵەکانماندا بوونی هەیە و کاریگەریەکی وێرانکەری لەسەر زیندە چالاکی و ئاستی هۆرمۆنەکان هەیە جا ئەم توژینەوەیە بۆ ماوەی 8 ساڵی تەواو بەردەوام بوو تێیدا چاودێری وردی ژیانی 84,000 کەس کراوە ئەنجامەکان دەریان خستووە بەرکەوتنی ڕووناکی دەستکرد لە شەواندا وەک گڵۆپی ژوور و ڕۆناکی موبایل و شاشەکان تەنها نابێتە هۆی تەکچوونی خەو بەڵکو مەترسی توشبوون بە شەکرەی جۆری دوو بە شێوەیەکی ترسناک بەرز دەکاتەوە بەپێی ئامار و داتاکانی ئەم توژینەوەیە ئەو کەسانی کە لە نێوان کاژمێر 12.5 شەو و بۆ 6 بەیانی بە ڕووناکی بەهێزەکەون مەترسی توشبوونیان بە شەکرەی جۆری دوو بە ڕێژەی لە 167 زیاد دەکا کە بە بەراورد بەوانی لە تاریکیا دەخەون زانایان ڕوونی دەکەنەوە کە ڕووناکی لە شەودا دەبێتە هۆی کەمکردنەوەی ئاستی هۆرمۆنی مێلاتۆنین کە بەرپرسە لە خەو و ڕێخستنی شەکر لە خوێنماندا کاتێک کاژمێری بایۆلۆجی جەستە تێک دەچێت توانای جەستە بوو بەکارهێنانی ئەنسۆلین لاوازە بێت ئەمەش بێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی شەکر و تێکچوونی پرۆسی هەرسکردن تەنانەت ئەگەر کەسەکە وەرزش بکات و بە خۆراکی تەندروستیش بووە دکتۆر ئەندرۆ فیلیپس سەرپەرشتیاری ئەم توژینەوەیە لە زانکۆی فینلەند دەڵێت ئەنجامەکانی ئێمە نیشان دەدەن کە پاراستنی تاریکی لە شەودا تەنها بۆ پشودانی مێشک نییە بەڵکو و پێویستیەکی بایۆلۆژیە بۆ پاراستنی جەستە لە شەکرە زۆرێک لە خەڵکی وا دەزانن ڕووناکی موبایل یان گڵۆپێکی بچووکی بێزیانە بەڵام جەستەی مرۆڤ بۆ تاریکی بە تاریکی دروست بووە و بۆ تاریکیش دروست بووە هەر ڕووناکیێکی دەستکرد لە شەودا وەک هێرشێکی کیمیایی وایە بۆ سەر پەنکریاسی ئەنجامی توژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی کە کوژانەوەی گڵۆپەکان و درکوتنەوە لە شاشی موبایلەکان لە شەوە تەنها باشترکردنی خەو نییە بەڵکو ڕزگارکردنی جەستەیە لە یەکێک لە بکوژە هەر مەترسیدارەکانی سەردەم کە نەخۆشی شەکرەیە پزیشکان ئامۆژگاری خەڵکی دەکەن کە ژووری خەو ئەبێ تاریکترین شوێنی ماڵ بێ و بۆ ئەوەی کە پەنکریاس و جگەر بتوانن بە دروستی فەرمانەکانیان ئەنجام بن کەواتە ئازیزان کۆتا هەواڵی ئەمڕۆمان باسی لە شەکرە کرد کێشێکە لە باوترین نەخۆشیەکان و باسی لە ڕەبتێکی سیر کرەویش بریتە لە بەکارهێنانی شاشی موبایلەکان و هەبوونی گڵۆپی ڕووناک لە ژووری نووسنەکان و کاتی خەوە جەخت لەوا کاتۆڵێ
شەکری جۆری 2 و گرفتی هۆرمۆن و ئەنسۆلین دروستەکە. یەکێک لە چارەسەرەکانەوەیە کە ئەو گڵۆپانە لە درنگانی شەوە لە کاژمێر 10 و 11 گڵۆپی بەهێز بەکارنێ و ڕەنگی گەرم بەکاربێ. و جگەلەوەش باس لەوە کرێکە نەبردننی موبایل بۆ ناو ژووری نووسن بۆ لە شوێنێکی جیادا بنێت تاوەکو بەکاری نێنی لە کاتی خەوە کە بێگومانەمە و ئاکات وردە هۆرمۆن و سایکلی خەو و سوڕی خەویشمان ڕێک ببێتەوە شەیەکی گشتی. دەست خۆش بە ڕاستانجا هیوادارم ئەزیزان و خۆشەویستانم هەمووتان شەوێکی خۆش و ئێوارێکی خۆش بەڕێکەن و خەوێکی خۆشیش بەڕێکەن لەگەڵ یاوەکەوەی کە ڕاستان باسی کرد. ئەزیزانم ئێمە هاتیینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان هیوادارین سووتان پێگەیان بێت و هیوادارین زانیاریەکی تەواو و باشمان پێگەیان بێتن. ئێمە زۆ خۆشحاڵ بووین هیوادارین هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. هەر شاد و بەختەوەر بن تا پرۆگرام و بابەتێکی تر خۆتان لەگەڵ بێ. خواتان لەگەڵ بێ، هەر تەندروست باش بن.